لە جەنگەوە بۆ جەنگ هیلاکی و شەکەتی ڕێگەکان برسێتی و سەرماوسۆڵەی سنوورەکان ڕێ لە بەریەکەوتن و تووڕێی ناگرێت. چیرۆک و بەسەرهاتە بەسویەکانی ئەم کۆچە ملیۆنیا لەگەڵ هیوای گەیشتن بە نیشتیمانێکی دیکە تێئەپەڕێ. هاوکات ترسێکیش لە ئارادایە کە ئەم کۆچە سەرجە ململانی ئاینی و کۆمەڵایەتی و کولتوری و جیهادی و پەرژیریەکان لەگەڵ خۆیدا دەبات بۆ ئەوروپا. قەیرانی گەورە لە دوای ئەم کۆچی بەلێشاوە دەست پێ دەکات. بارودۆخەکە زۆر سەختە بە تایبەتی ئەو خەڵکەی کە پێویستیان بە یارمەتی هەیە. بۆیە پێشوازیکردن و پارێزگاریکردن لەو خەڵکە بە باشترین شێواز ئاسان نییە. ناچار کارمەندەکانی تەندروستی و ستافی ڕێکخراوە خێرخوازیەکان سەرباری یارمەتیدان و بەتەنگەوە هاتنی ئەو خەڵکە دەبێت ببنە ناوبژیوان و نێڵن پەنابەرە هاوخەمەکان پەلاماری یەکتر بدەن و ڕوبەڕووی کارەساتی لەوە خراپتر ببنەوە. هەر بۆیە ناوەندی فڕۆنتێکسی ئەوروپی بۆ بەڕێوەبردنی ئۆپراسیۆنی بەدەنگەوە هاتنی سنوورەکانی یەکێتی ئەوروپا پێیان وایە ئەم قەیرانە چاوەڕوان نەکراو بوو. ئێستا ڕوبەڕوو بووینەتەوە لەگەڵ دۆخێکی چاوەڕوان نەکراو لەبەرەوە لە هاوکاریکردنی یەکتری داین و لە زۆرکردنی ژمارەی هەڵمەتەکانمان داین. هاوکات ڕوبەڕوو بووینەتەوە لەگەڵ تێچوونێکی زۆر بۆ پاسەوانەکانی سەرسنوور بۆ بەشداریکردن لە ئۆپراسیۆنەکانی بەدەنگەوە هاتنی پەنابەران. لە دوایم قەیرانە زۆربەی وڵاتانی یەکێتی ئەوروپا کەوتنە دۆخی ئامادەباشیەوە بۆ ڕێخستن و مامەڵەکردن لەگەڵ قەیرانی پەنابەران و سنوورەکان. ئەوروپا بە ناچاری کەوتۆتە بەردەم بەرپرسیارەتێکی بێوێنەی شارستانی مرۆیی گەورەوە، بەڵام لە هەندێک شوێندا پەنابەران لە دۆخێکی خراپدان. یارمەتیمان نادەن، تەنانەت لێرەش ئازارمان دەدەن. نەتەوە یەکگرتوەکان لەکوێیە با بە هاواری ئێمەی غەریبەوە بێن. دایکەکان مناڵەکانیان لە باوەش گرتو و دەیانەوێت فریای پەناگەیەک بکەون و لە سەرمادا ڕق نەبنەوە، بەڵام ئەمە حاڵی هەموو پەنابەرەکانە لە پێناو نیشتیمانێکی دیکەی شایستە بە ژیان ئیتر بە ناچاری بەرگەی ئەو هەموو سەرما و سۆڵە و بارانە دەگرن. زۆربەی زۆری نەخۆشەکان تووشی هەوکردن، کۆکە و هەڵامەت و لەرزەوتا بوون. هەندێک لە مناڵەکانیش تووشی زگچوون و ڕشانەوە بوون. دوجار کارە مرۆیی و شارستانیەکان بۆ یارمەتیدان و بەهاناوە هاتنی پەنابەران لەسەر و ململانی و جیاکاری ئاینی و کولتوری و نەتەوەی و ڕەگەزیەکانەوەیە. مێژوو ناتوانێت سۆز و خۆشەویستی و هاوکاری ئەوروپا بۆ پەنابەران لە یاد کات، بەڵام ئایا ئەوروپا تا چه سنوورێک دەتوانێت سنوورەکانی واڵا بکات بۆ ئەو سەدان هەزار پەنابەرەی کە بەڕێوەن؟ ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.